گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری یاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی کە ڕاستەوخۆ لەولێری پایتەختەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێم کاتەو باش. ئەگەر بپرسین جەنگی رووسیا ئۆکراین بۆ ڕوویدا؟ سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەرانتان. طبعا لێرەدا بکوبلەی چەند ڕاهەندێکی مێژوویی و ئیدیۆلۆژیشی هەیە. بە کورتی ئەوەی کە ساڵێ بەلە ئێستا وەکو ئەمڕۆ کە ڤلادیمیر پوتین ڕئیسی رووسی کە ئەم هێرشەی کرد ناوینا پرۆسەیەکی سەربازی سنووردار بۆ لادانی فاشستە نازیەکانی کەیف. یعنی لێرەدا مەبەستی ڕژێمی زەلەنسکی بوو کە ئەو وا سێرەکە ئەڵێ ئەمە ڕژێمێکی نازیە، چونکە لەوێدا 9 ملیۆن رووسی هەن لە ئەسڵا، بەڵام ئەو وەکوولێ ئەیان چاوسێنێتەوە. وە لە هەمان کاتە لە ڕەهەندە ئیدیۆلۆژیکە و کە سێرەکەی پۆتین ئیمانی بەوە هەیە بێنەوە ئەبێ ئیمپراتۆریەتی رووسیای قەیسەری سەر لە نوێ یان سۆڤێت سەر لە نوێ بکاتەوە. و خۆی زۆر معجبە بە پیتەری مەزن و کاترینی مەزن، دوو سەرکردەی زۆر گرنگی مێژووی ئیمپراتۆریەیین. لە هەمان کاتە بۆعدێکی ئیدیۆلۆژیشی ئەوش وەکو مەسیحەیەکی ئۆرتۆدۆکس ئەڵێ کولتوری ڕۆژاوایی کە ئەیەوێ بە ناوی ناتۆوە نێزک بێ لە سنوورەکانمان، ئەڵێ ئەمە کولتورێکە لە ژێر کاریگەری کولتوری هاوڕەگەزبازی زۆر لە قسەکانیا جەختە کاتە سەر ئەوە ئێمە قبول ناکەین ئەم کولتورە فەرز کرێتە سەر ملەتی رووس. و دائیمەنش ئەلێ ئۆکرانیە و شعبی ئۆکرانی بەشێکی زۆر گرنگی مێژووی رووسیان لەبەر ئەم خاڵانەیە. بەڵام کە لە حقیقەتدا ئەوەی باسیەکرێ زیاتر لەلایەنی شارەزایانەوە ئەوەیە کە ئەڵێ لە 1991 ئەوروپا بە تایبەتی ئەمریکا بەڵێنی دابوو بە رووسیا کە سنووری ناتۆ نێزیکی سنوورەکانی رووسیا ناکە. بەڵام کە زێلێنسکی قەراری دابووە ئەو ساڵان و ناتۆش وەکوبلێ قەراری وایان دابوو قبولی کەن. اینجا ئەمە لەلایەنی خۆیانەوە با بڵێ لەلایەنی پۆتینەوە ئەمە کارێکە وەکو بەرهەڵستیە لە رووسیا. و ئیستا پۆتین ئەڵێ ئێمە طبعا ئێستا خیتابەکەی گۆڕا وتارەکەی گۆڕا، ئەڵێ ئێمە ئەمڕۆ لە شەڕێکی مان و نەمانین لەگەڵ ڕۆژاوا و لەگەڵ ناتۆدا. باشە کامە جەنگی مان و نەمان لەگەڵ ناتۆدا کەواتە مە ئاماژە نییە بۆ ئەم جەنگە، ینی هەروە بە ئاسانی ناگیرسێتەوە و بەردەوامە بێ؟ بەڵێ زۆر یعنی لە ئاخر ئەگە سێری لێدوانەکانی هەردوو لا بکەین، یەکێک لەوانە لە مؤتەمەری لە کۆنگرەی میونخ بۆ ئاسایش کەوا هەفتەیە بەلێسە ڕوویدا لە میونخ لە ئەڵمانیا، سەرۆکی ئەڵمانیا وتی ئەبێ خۆمان حازرکەین بۆ شەڕێکی مەترسیداری مەودادرێژ. و لە هەمان کاتە هینش ئەڵێت ماکرۆنش کە جاران دوودڵ بوو و هەرەی ویست ینی خەتێک بمێنێ لەگەڵ پۆتین و خۆیدا. ئستا لەو کۆنفرانسە ماکرۆن وتیستە کاتی دایۆلۆگ نییە. و لە هەمان کاتشە ئێمە ئەبینین لەو لاشەوە پۆتین خۆی ئامادە ئەکا بۆ هێرشێکی فراوان و خوێناویتر و بەهێزتر کە پێڵێن هێرشی بەهار. یعنی هەردوو لا خۆیان ئامادە ئەکەن بۆ شەڕێکی مەودادرێژ و هیچ لە کایەدا نییە کە باسی ئەوە بکرێت کە پرۆسەی ئاشتی یان با بڵێن ئەمە لە ئارادانیە. بەڵێ شەڕێکی باشە دکتۆر پێ دوای ئەمە بەرژەوەندی وڵاتانەوە کە بە تایبەت بۆ نمونە ئەمریکا و بەشێک لە ئەوروپا ینی شەڕی خۆیان لەگەڵ رووسیا بۆ ئوکراینەکەن و ئەوانن هۆکارن بۆی کە
جۆرێک لە ڕێککەوتن و لێک تێگەیشتن دروست نەبێت لەگەڵ رووسیا یان نا رووسیا بایەوەیتیان هێشتۆ لەگەڵی ڕێککەی خۆی ڕاستیتەوێ کیسنجەر هێنری کیسنجەر پارکە ئەم شەڕە دەستی پێی کرد هێنری کیسنجەر سیاست مەدارێک و تیۆرۆتیشنێکی معروفە لە جیهاندا وتی ئێمە نابێ ئەم شەڕەمان ئێمە پۆتینمان هێنایە ناو شەڕێکەوە بۆ ئاسایشی جیهان و ئاسایشی ئەوروپا باش نییە و ئێستش کە ئەو شەڕە ڕووی داوە وتی ئەبێ جۆرە دانوستوانێک بکەین لەگەڵ یا ئەوە بە شێوەیەکی ئاشتیانە با بڵێین هەل بکەین بەڵام ئەمریکا و ئەوروپا جاران بەس ئەمریکا بوو ئێستا ئەوروپاش هاتنەتە ئەو قەنەعەتە ئەڵێ ئێمە مێژوویەکمانەیە ئەوش لە 1939 هتلەر سیاسەتی فراوانخوازی گردە پێش وتی ئەلەو کاتەدا سەرۆک وەزیرانی بێڕەتانیا کە ناوی چامبەرلەن بوو محاوەلەی کرد وەکو بلێ ڕازی بکە ئەڵێ ئەمە بە ئینگلیزی پێڵێن پۆلیسی ئۆف ئەپیزمنت یعنی وەکو ڕازیکردن قبولکردن وتی ئەوە هتلەری هاندا بچێت چۆکسلۆڤاکیا بگرێ و هەموو ئەوروپا بگرێ ئێستا سەرکردەکانی ئەوروپا و ئەمریکا لەو قەنەعەتەن هەمان سیناریۆ هەیە و ئەبێت چۆن چرچل وینستن چۆرچل سەرۆک وەزیرانی بریتانیا لە کاتی شەڕی جیهانی دووەمدا مووقفێکی هەڵوێستێکی زۆر بەهێزی وەرگرت وتی هتلەر تەنها بەهێز ئەوستێنرێت ئەمڕۆ سیاسەتمەدارانی ئەوروپا لە هەمان قەنەعەتن ئەڵێن پۆتین سێری مێژوو بکەیت سێری وتەکانی بکەیت سێر ڕەوشتەکانی بکەیت لە 10 ساڵی پێشوو لە ئەبخازیا لە جۆرجیا لە 2014 چۆ کرایمیەی گرت وتی ئەوە خۆ ناتۆش نەبوو لەرە بەڵکو ئەمە پۆتین ئەو ویستەی هەیە کە سەر لە نوێ ئیمپراتۆریەتی رووسی بژێنێتەوە و ئەوەش بە زۆر مەترسیدارە بۆ ئاسایشی جیهان ئەبێ بویستێنن و تەنها بەهێز ئەتوانی ئەوە بجرێنی لەبەرەوە ئێستا ئەوروپا خۆی بۆ شەڕێکی زۆر درێژ خۆی ئاماداکە لەم ڕۆژانە ئەڵمانیا بەڵێنیدا دەبابەی لیۆپارد بنێرێ بریتانیا دەبابەی چالنجەر 2 بنێرێت و ئەمریکاش قەراریدا جگە چەکی تری نردووە دەبابەی ئەبرامسی M1 بنێرێ جگە لەوەش ساڕوخیەکی ساڕوخ سیستەمێکی موشکی پێڵێن ڕێماس کە 80 کیلۆمتر مەودایەتی بۆین وەکو بڵێ هەردوو لە خۆیان هەر وەکو تۆزی پێشستا ئاماژەم کرد بۆ شەڕێکی باشە دکتۆر حازرەکەن دکتۆر ئەم گەلە کۆمەکیی ئەوروپا با بڵین ئەم دامە گەورەی ئۆکرانیاکەن ئەمە پۆتین هاان نادا بۆی کە چەکی ئەتۆمی بەکاربیێنێ بەڵێ جەنابەت تۆزی پێشی سەوتت یعنی خۆی وتت ئایا ئەمە ئەوروپا و ناتۆ و ئەمریکا ئۆکراین بەکارنانێ خۆی بەڵێ ئەتوانین ئینشاءڵڵا دێمە وڵامی پرسیاری دووەم چ با وڵامی ئەو پرسیارش بدەم بەڵێ تا ڕادەیەک ئەمریکا خۆی ئاماداکە بۆ شەڕێکی استراتیژی ئەوش لەگەڵ سینە ئێستا ئەوێت پێش هەموو شتێک لەگەڵ رووسیا حیساباتی ئەوە یەکلا بکاتەوە بۆ شەڕێکی گەورەتر ململانیی سیاسی ئابووری و ئەگەر شێ عسکەری لەگەڵ سینە اینجا لەبەرەوە بەڵێ ئۆکرانیا ئەبێتە تا ڕادێک بۆتە شوێنێک بۆ لاوازکردنی پۆتین و ئەوە دەرسێک بێ بۆ سینیش هەمان مەسجی پێ بکات بێنە تحدای ناتۆ تحدای ئەمریکا قبول نییە اینجا دێنە سەر پرسیاری دووەمت مەسلەی ئایا پۆتین یان ئەم شەڕان ناچێتە شەڕێک ئۆتۆمی بەڵێ اینجا با پێت بڵێم هەفتەیە بەنەیستا ئۆنتۆنیۆ گۆتەرێس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان
وتی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر ئەگەری ئەوە هەیە شەڕی ئۆتۆمی لە کایادا بێ ئەگەرێکی بەهێزەوتی طبعاً زۆربەی شارەزایان لە پەیوەندیەکانی نێودەوڵەتی ئەڵێن لە دوای قەیرانی موشکی 1962 کوبا ئەمڕۆ ئەوروپا و جیهان لە شەڕێکی مەترسیدارە طبعاً هەم پۆتین هەم وڵاتانی باڵێ مەسوولەکانی سەرۆکەکانی ئەوروپا و ئەمریکا ئەڵێن ئێمە ناچینە ئەو شەڕەوە بەڵام لە حقیقەتدا لە کردەوە بۆ نمونە هەفتەیە بەلە ئیستا پۆتین پەیماننامەیەکێ بۆ کۆنتترۆلی چەکی ئۆتۆنۆمی پەناوی نیوستار ئەوەی لەوێ ئەندامەتی رووسیایی وستان سەسپێندی کردیانی وستاندی و لە هەمان کاتشە بەعز وتارەکانی ئەڵێ ئێمە ئەگەر بێت ئاسایشی نەتەوەییمان بوونمان یان نەبوونی رووسیا بکەوێتە مەترسیەوە ئێمە هەمچی چەکێکەیە بەکاری دێنین لەبەرەوە بەشێک لە لێکۆڵەران وا ئەڵێن نابێتە شەڕێکی ئۆتۆمی گشتی جیهانی بەڵکو شەڕێکی ئۆتۆمی سنووردار یعنی رووسیا ئەگەر بێت پۆتین بێهیوا بێت و وەزعێکی وێرانکاریەکی ئابووری زۆر بکەوێتە ناو رووسیاوە و ئیستا کەوتووە بە بالمناسبە ئەڵێ احتیمالە بێ ئەوەی هەردوو لا بیانەوێ بخلسکێنە ناو شەڕێکی ئۆتۆمی کە هەردوو لا نایەنەوێ بەڵام کە شەڕ دەستی پێکا زۆر جار شت لە کۆنتترۆلی هەردوو لا دەرەچێت لەبەرەوە بەڵێ مەترسیی حەقیقی هەیە بۆ ئەو ئەگەرە دکتۆر دەست خۆش بێ سپاس بە ڕوونکردنەوەکانت بەی وایەوەی ئێمە وەکو بعدێکی مرۆیی بعدێکی ئینسانیەت هەمیشا بێیوا بخوازیین کە جەنگ لەی وڵاتێکا ڕوونەدات وە ئاشتی بەرخەرات بێت لەسەر ئاستی جیهان سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیاریەکانت